ئێستاوە لە سلێمانی ڕێکاری ئیجراتکردن بەرامبەر بە شۆفێران لە بەرامبەر نەبەستنی ماسک چۆتە بواری جێبەجێکردنەوە مەفرەجەکانی هاتوچۆ هەشت مەفرەجە لە بەشێک لە گەڕک و شوێنە گشتیەکانی سلێمانی وەستاون تاوەکو ئیجرات بەرامبەر شۆفێران بکەن. ئێستا یەکێکە لەم مەفرەزانەی کە ئێستا لەسەر ئەم شەقامەیە دەیبینن هەر شۆفێرێک کە یەتێرە بە تایبەتی لە هێڵی گشتی بێت ئەگەر سەرنشینی لەگەڵ بێت ماسکی نەبەست بێ خۆی یاخود سەرنشینەکەی ئەوە پسوڵەی بۆ دەکرێت و هاوکاتیش ئەو کەسانەی کە ئۆتۆمبیلی تایبەتیان پێەیە ئەم مەفرەزەیە ئەگەر ماسکی نەبەست پێ پێی دەڵێت کە ماسک ببەستێ و ئاگاداری دەکاتەوە ئەم ڕۆپسوڵە بۆ ئەو کەسان ناکرێت کە ئۆتۆمبیلی تایبەتی خۆیان پێیانە بەڵام ئەگەر تەکسی پێبێت یاخود پاس و ئەوانەی لە هێڵە گشتەکان کار دەکەن ئەبێت ئەو سەرنشینانەی لەگەڵ یانە ماسکیان بەست بێت ئەگەر نا وەسڵێکیان بۆ دەکەن کە وەسڵەکە 20,000 دینارە کە دەبێت دواتر سەردانی بەڕێوەبەراتی هاتوچۆی سلێمانی بکات و لەوێ بڕی پارەکە تەسلیم بکات و هاوکاتیش بەڕێوەبەراتی هاتوچۆی سلێمانی کە ئەمڕۆ قسەم لەگەڵکردن باسەوە دەکەن ڕۆژانە مەفرەجەکانیان بەردەوام دەبێت لە شەقامەکانی سلێمانی و ئیجراعات لەگەڵ ئەو شۆفێرانە دەکەن کە ماسک نابەسن تەنها ئەم مەفرەزەیە بۆ ینی پسوڵەکردن بۆ کەسانی ماسکیان نەبەستووە یاخود بۆ شۆفێرانە ناتونە تێرە ئیجراعاتی ڕۆژانەی خۆشیان دەکەن کە لە بەشێک لە شەقامەکان هەن و هەشت مەفرەجەن بەڵام بازەوە دەکەن لە ڕۆژانی داهاتووشدا بۆ ئۆتۆمبیلی تایبەت و کەسانەی کە ئۆتۆمبیلی تایبەتیان پێچە کە سوکاری خۆی بێ هاوڕێی بێ یاخود مەسەڵەن کەسێک بێ خێزانی خۆی لەگەڵا بێ ئەگەر ماسک نەبەستی لە ڕۆژانی داهاتووی ئیجراعاتەکە ئەوانیش دەگرێتەوە ئەوەی دەبینین ئێستا هەر ئۆتۆمبیلەکەیەتە بەردەمیان قسەی لەگەڵ دەکەن ئەوەی کە بۆ نمونە ماسکی بەستۆ دەبینن یەکسەر وەکو ئەم تەکسیە مۆڵەتیان کە بڕوات ئەوەشی نەیبەستوێت کە من پێشتر لێرە بووم ینی بانگیان دەکرد بزانن بۆچی نەیبەستووە هۆکارەکەی چییە وە خۆشیان دەڵێن لە ئیجراعاتکردن بەردەوام دەبن چونکە ئەمە بڕیارێکە و لەلایەن لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆناوە دراوە لە هاتوچۆی سلێمانیش بڕیاری جێبەجێکردنی دراوە هەمڕۆ لە سلێمانی دەست بە جێبەجێکردنی کرا لە کاتژمێر ینی لە دوای دەوە مەفرەجەکان لە هاتوچۆی سلێمانیەوە دەرچوون بەرەو شوێنەکان ئێرە ینی گەڕەکی برایم ئەحمەدە و لە سەرچنار و چەند گەڕەکێکی تر بەکرەجۆوانە مەفرەجەیان داناوە بە هەمان شێوە ئیجراعات لەگەڵ ئەو شۆفێرانە دەکەن کە لەگەڵ سەرنشینەکانیان دەمامک نابەستن بۆ هۆیەوە کە ئەگەر نەیان بەست بێت ئەوە بەشێکیان ئاگادار دەکەن و بەشێکیشان پسوڵیان بۆ دەکرێت و پسوڵەکەش بڕی 20,000 دینارە بۆ هەر